کاک مؤەیەد سڵاو لێبێ هیوادارم زۆر باش بیت بالەوە دەست پێ بکەین ینی پێشتر بودجەیەکی زۆر و زەبەلاح لە بەردەم ئیدارەی شارەکەیە هەبوو کە کەس نێزانی چی لێت هەموو جارێک لە سۆشیال میدیا و لە میدیاکانەوە بابەت بڵاوە بۆ وەسلی ناخواردن و نازانم پارە بەهەدەردان و هەموو پارانەی کە ئاهات بۆ کەرکووک لەم شتانەیە سەرفەکرا ئێستا هەم بودجەکە کەم بۆتەوە هەم پارەکە درەندرەنیەت ئەگاتە دەست ئیداری پارێزگا بەڵام ڕۆژانە پرۆژەی نوێ ئەنجامەدرێ ڕۆژانە خزمەت گوزاری ئەکرێ ڕۆژانە ئەو شارە لە شارێکی پڕ لە زبڵەوە ئێستاوای لێ هاتووە بۆ بە یەکێک لە پاکترین شارەکان ینی ئەمانەمان پێ بڵێ کە چۆن توانرا لە دوای دەست بەکاربوونی ئەم ئیدارێ و دەست بەکاربوونی ئەو تیمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داینا بۆ ئەو شارە ئەم هەموو پرۆژەیە ئەنجام بدرێ. سەڵاوتان لێبێت بەیانیتان باش بەیانی هەموو لایەک باش بەیانی بینەرانیش باش من پێشەوەی بچمە بابەتەکە ئەمەوێت لێرەوە بڵێم بە بۆنەی کۆچی دوایی فەخامەتی عێراق سەرۆکی عێراق بەڕێز مام جەلال سەری ڕێز و نەوازش دادەنوێنین و بە ڕۆیشتنی مام جەلال کلێنێکی گەورەی خستە ناو مێژووی سیاسی عێراق و کوردستانیش ئەتوانم بڵێم بە ڕۆیشتنی فەخامەتی عێراق بەڕێز مام جەلال لە کەرکووک و کەرکووکیەکان ڕۆشت بەڕاستی باس ناکرێت کە بە ڕۆیشتنی مام جەلال ئێمە چیمان بەسەر هات یاخود ئەتوانم بڵێم لە دوای 15 ڕۆژ بە وەفاتی مام جەلال ئێمە بینیمان چیمان بەسەر هات کە لە 150 خاکی هەرێمی کوردستانمان لە دەستدا هەر لە دوای 15 ڕۆژ کە ئێمە ئەو کلێ نەکەوتە نێوان کەرکووک و کەرکووکیەکان دیارە ئەمێ بچمە سەر بابەتەکە لە کەرکووک خۆتان نەزانن وەزعێکی ناهەموار بوو لە دوای نەمانی بەڕێز مام جەلال و کۆمەڵێک لە کاتی ناوادەی جێبەجێکردنی ڕفراندۆم ئێمە 150 خاکی هەرێممان لە دەستدا و کۆمەڵێک ئەتوانم بڵێم زیاتر لە 100 پۆستمانە ناو شاری کەرکووک لە دەستدا یەکێ لە پۆستەکان ئەوە بوو کە پارێزگای کەرکووک پۆستی پارێزگای کەرکووکشمان لە دەستدا بەداخەوە بۆ ماوەی 7 ساڵێک ئەو پۆستە بەدەستی کەسێکی نامەسئول و کەسێکی ناشارەزا و کەسێکی شۆڤێنیەوە بوو کە ئەویش دیارە لای ڕاکان جبوریە و من ڕاشکاوانە باسیەکەم ئەو پیاوە نەیتوانی وەکو پێویست ئەو پۆستەی خۆی یاخود ئەو مەهامەی خۆی بەباشی بەرەتە ڕێوە نەیتوانی هەماهەنگی نێوان سەرجەم پێکاتەکان بباتە ڕێوە یاخود هەماهەنگی بنوێنێتە نێوان سەرجەم پێکاتەکان نەیەزانی هەرچەنە لەو کاتێش کە بودجە و پارەیەکی زۆر لە بەردەستیا بوو دەسەڵاتێکی زۆر تەواوی پێدرا بوو بەڵام وەکو پێویست نەیەتوانی پرۆژەکان یاخود دامەزراندن کۆمەڵشتی کە بۆ سەرجەم گەڕک و ناوچەکانی کەرکووک دابین بکات بۆیە ئێستا و جاران ئەتوانم بڵێم جاران ڕۆژێکی ڕەش بوو بۆ ئێمەی کورد و کەرکووکیەکان و ئێستا ڕۆژێکی سپیە کە ئەوە تایبینین ڕۆژێکی ئاوەدانیە ڕۆژانە هەر ڕۆژی و لە گەڕێکێک و لە ناوچەیەک بەبێ جیاوازی سەرجەم پێکاتەکان نێوان پێکاتەکان بەبێ جیاوازی گەڕەکەکان بەبێ جیاوازی چین و چێژەکان هەڵمەتی ئاوەدانی دەستی پێکردووە ئەویش بە هیممەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هیممەتی بەڕێز کاک ڕێبوارتەها کە پارێزگای کەرکووکە. بەڵێ کەواتە وەک باسێ کرد ئەمە ڕۆژێکی سپیە بۆ تەواوی کەرکووکیەکان و کەسانی کە دڵخۆشن بە بوژانەوەی شاری کەرکووک دەسەڵات یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەریەکی زۆری هەبووە پێتان وایە لە داهاتوودا چ گۆڕانکاریەکی تر بکە و ئایا کەرکووکیەکان هەستیان چییە بەرامبەر یاخود کاردانەوەیان چییە بەرامبەر ئەو گۆڕانکاریانی کە بەهۆی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕووی داوە؟ کەرکووکیەکان وشیارن کەرکووکیەکان پێشبینیان هەیە کە
کە زانن یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە خۆی بە خاوەنی کەرکووک زانیوە و یەکێتی نیشتمانی کوردستان شاری کەرکووکی جێنێشتووە و کەسوکاری خۆی جێنێشتووە بۆیە دانیشتووی شاری کەرکووک بەسەر جەمنەتەوەکان گەشتبینن بەم ئاوەدانیە و گەشتبینن بە هەڵمەتەکانی ئێستا و هەڵمەتەکانی ئایندەشمان. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان هەڵمەتی باشمان بەدەستەوەیە لە دوای هەڵبژاردننی نوێنەرانی عێراق بەنیازین پەرە زیاتر بەرین بە پرۆژەکان و بە نەتەوەکەمان و بە خزمەتگوزاری سەرجەم گەڕەکەکان و ناوچەکانیش. بەڵێ ئەمێ باسێکی ئەو پرۆژانم بۆ بکەیت کە بەهۆی لە کاتی دەست بەکاربوونی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک دەستی پێکردووە. ئەو پرۆژانە باسێکیان لێوە بکە واتە پرۆژەکان چی و چین تەنها لە بواری زیادکردنی سەوزای یاخود ڕاگررتنی پاکڕاگررتنی شارەکە یاخود چاکردنی ڕێگاوبانەکانی شاری کەرکووکە. یەکێک لە پرۆژەکان ئەوەی کە جێی دڵخۆشکەرە بۆ دانیشتووی شاری کەرکووک بەسەر جەم پێکاتەکان ئەوەیە کە لە هەفتەیەکە ڕۆژێکی داناوە سەرجەم نەتەوەکانە ببینە بێ جیاوازی. داواکاری سەرجەم نەتەوەکان داواکاری سەرجەم نەتەوەکان خۆی لە هۆڵێکە لە ناو پارێزگای کەرکووک بە چاوی خۆیان ئەگەنە کاکڕێبوار زۆر بە ئاسانی پرۆژەکانیان جێبەجێکرێت یاخود داواکاریەکانیان جێبەجێکرێت. ئەمە یەکێک لە پرۆژەکانی کە کۆمپانیایەکی پاکردنەوەی کەرکووک کە ئێستا دەست بەکار بۆ ماوەیە زیاتر لە ساڵێکە دەست بەکار بووە بەڕاستی کەرکووک ئەبینێت پاکەرەوەیکی بەخۆیەوە بینیوە و بەڕاستی خەڵک دڵخۆشە. ئێمە جاران لە کاتی بەڕێبردننی ئیدارەی ئێستا پارێشمانەدا بەڵام پاکەرەوە ناهات بۆ پاکردنەوەی گەڕەکەکان و یاخود کۆڵانەکان. ئێستا خۆشبەختانە بەبێ پارە بەبێ بەرامبەر ئەو هەڵمەتە و یاخود ئەو پاکردنەوەیە وجودی هەیە. ئەمە لە لایەکی کەوە ئێمە بگەڕێنەوە سەر پرۆژەکان پرۆژەی باش پرۆژەی استراتیجی بۆ شاری کەرکووک جێبەجێکراوە لە جێبەجێکردنایە. ئێمە لەسەر جەمگەڕەکەکان بۆ نمونە لە گەڕێکی ڕەحیماوە ئەندەرپاسێک لێدرێت یاخود نەفەقێک لێدرێت لە گەڕێکی وەحد ئازار و لە گەڕێکە عەرەب نشینەکان و تورکمانیشینەکانش بە هەمان شێوە لە ڕێگەی سلێمانی قیر و قیرتا و یاخود کۆمەڵە پرۆژەی کە بەڕێواچێت لە هەمان شێوە لە ڕێگەی حەویجە و لە ڕێگای ڕیاز و تازە و ئەو گەڕەکانی کە تورکمان و عەرەبن لێدرێت. ئەمە جێی دڵخۆشکەرەیە کە جیاوازی نییە لە سەرجەم گەڕەک و یاخود شوێنەکان و لە سەرجەم ئەوەی کە ئێمە لە ناو شاری کەرکووک خۆتان نەزانن کورد عەرەب تورکمان هەیە. کاکڕێبوار لەبەرەوەی خۆی کوڕی ئەم شارەیە لە دانیشتووی ئەم شارە بووە هەماهەنگی پاراستووە لە نێوان سەرجەم پێکاتەکە. باسی ئەو کرد کە پێشتر ئەگەر داواشە لە پاکەرەوەی بکردایە کە شوێنێکی پاک بکردایەتەوە نەیدەکرد. ئەمە بەهۆی ئەوەی کە دەسەڵاتی پێشوو ئەم داواکاری هەبوو کە پاکەرەوەکان شوێنەکانی تری کەرکووک پاک نەکەنەوە یان چۆن؟ زیاتر شانسیانەدا بە خواریو کەرکووک. ئێمە دەسەڵاتدارانی کەرکووک یاخود پارێزگای پێشووی کەرکووک خەڵکی خواریو کەرکووک بووە خەڵکی حەویجە بووە زیاتر پیرۆژە و خزمەتگوزاریە برد بۆ ئەو گەڕەکەی خۆی کە حەویجە بووە و ڕیاز و حەویجە و ناو بووە. یعنی جیاوازیەکی بەرچاو دیار بوو چی خزمەتگوزاری و پرۆژە گەورەکانی هەیە بردو بێ خواریو کەرکووک. ئەمە جگە لە پرۆژە دامەزراندنیش بە هەمان شێوە. بەڕاستی ئێمە لە ناو شاری کەرکووک تووشی قەیرانی دامەزراندن و گەنجەکانمان ڕۆژ بە ڕۆژ بەرەوە ئەوە بووینە کە لە ماوەی ئەو حوتە ساڵە کە پارێزگای کەرکووک بەدەستمان نەبوو یاخود ئیدارەی کەرکووک بەدەستی ئێمەوە نەبووە گەنجەکانمان تووشی کێشەیەکی گەورە بوونا کە دانەمەزراون. من ڕۆژانە لە ناو هاوڵاتیانم ئەبینم بەداخەوە دامەزراندنی گەنجەکانمان پەرەی سەنووە و چۆتە ناو هەموو ماڵێکەوە. بۆیە من داواکارم لە ئایندەیە ئێمە بتوانین ئەو کەیانە پڕکەینەوە. بەڵێ کاک موانەت یعنی جگە لەوەی کە ئەم هەموو پرۆژە کاک موایەت ببوورە ئەم هەموو پرۆژە خزمەتگوزاریانە ئەنجامەدرێت لەو شارەیە بەڵام هەندێک لایەنی شەن
کە بمانێت نەمانوێت دژایەتی ئەم ئیدارێ و دژایەتی ئەم خزمەت گوزاریانەوە ئەم پرۆژاناکەن جایتر کورد بێ یاخود لایەنێکی غیرە کوردیش بێ ئەمە هۆکارەکەی بۆچی گەڕێنی توانی لەو شارە ینی بۆچی ئەو لایەنانە بە تایبەت کە ئەگەر کورد بن و تا ئێسەشکە بەشدار نین لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگا لە بەشدار نین لەوەی کە هیچ نەبێگە پشتیوانی پرۆژەکان و پشتیوانی و خزمەت گوزاریانە نەکەن دژیشان نەوەستنەوە وەکو ینی وەکو لایەنێکی دژە کورد هەژمار نەکرێن بەڵام ئەبینین کە تا ئێستا نە ئامادەن وەکو لایەنێکی کوردی بێن پشتیوانی و پشتگیری بکەن نە ئامادەن بێن هیچ نەبێ دەستخۆشیێک لە پرۆژەکان بکەن ئەمە هۆکارەکەی بۆ چێ گەڕێنی تۆ کاکم وەیەت من لێرەوە ئەیڵێم بەداخەوە کە هەندێک لایەنی کوردی هەیە ئەیانەوێ ناو شاریم کەکوێ چاویان بە ئازادی و چاوێن بە خۆشگوزەرانی ئەم ملەتی ئێمە هەڵنایەن ڕاستە بەناو حیزبێکی گەورە و دەسەڵاتدار سیاسەتەکەن بەڵام زۆر بەداخەوە بە ئەجندەی دەرەوە ئەوان لە ناو شاری کەرکووک کارەکەن بۆیە من داواکارم لە بەڕێزیان کە ئەمە کەرکووکە هەولێر و سلێمانی نییە نامانەوێت ئەو ململانیە هەرچەند ئەوان دروستیان کردو بۆ ماوەی چەند ساڵێکە ئێمە پێویستیمان پێیان بوو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بێن تەنانەت بۆ دەدەقا دەستێ بەرزەوەکەن بۆەوەی ئەنجومەنەکەیان پارێزگایەکی کوردمان بۆ دابنات بەڵام بەداخەوە نەهاتن برا عەرەبەکان هاتنە پێشەوە بە دڵخۆشیە و ئەوان وەکو ئەوەی کە زانیان ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە زۆرینەی دەنگمان بەدەستێناوە کێکێتی نیشتیمانی کوردستان هەر لەو ڕوانگەیەوە ئەوان درکیان بۆ کرد کە ئێمە پارێزگای کەرکووک بە استحقاقی ئێمەیان زانی ینی برا عەرەبەکان بە استحقاقی ئێمەیان زانی و کێکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەداخەوە هەندێک لایەنی سیاسی کورد نەیانتوانی بێنە پێشەوە و نەیانتوانی دەنگدەرەکان خۆیان ڕازیکەن بەداخەوە ئێستایان بینین دەنگدەرەکانیان ڕۆژ بەڕۆژ بەرەو لاوازترە ڕۆن لەبەرەوەی ئەوان دەنگدەری خۆیان بەجێهێشتووە بۆ ماوەی چەند ساڵێکە نەیانتوانیوە لە کەرکووک دەنگدەرەکان خۆیان پارێزن باش کاک مۆیەت ینی جەنابە لە پێشەکی قسەکان تاوە باسن لەوە کردەوە منیشەمێ پرسیارێکی ئێوەت لێ بکەم ینی جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێت کە دوێنێ یادی 8 ساڵەی کۆچی دوایی بوو هەمیشە بە باخەوە ئەڕوانیە کەرکووک و هەمیشە بیرکردنەوەیکی تایبەتی هەبوو بەرامبەر بە کەرکووک و کەرکووکیەکانش هەموو جارەیەوت کەرکووک وەکو بڵین مێشکی مرۆڤ وایە ئاڵۆزە هەموو نەتەوەکانی تایە ئاینەکانی تایە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانی و بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە خەمی کەرکووک بن و ئەو ڕێبازە درێژەی پێبەن من لەم ڕۆژانەی پێشوا ڤیددیوەکی کورتم بینی بەڕێز کاک ئاسۆ سەرپەرشتیاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک سەلاحەدین کە تووڕە بوو لە سکرتێرەکەی ئەیوت ئەم خوێندکارانە داواکاریان هەیە و ئەم خوێندکارانە پێویستیان بەشت بووە بۆ منە ئاگادار نەکردێتەوە بۆ ئێمە ئاگادار نەکردێتەوە بۆی بچین ئەوەی داوایی کە هەیەە بۆیان جێبەجێ بکەن و بەردەوام لە ناو خەڵکە ینی هەڵبژاردن بێت هەڵبژاردن نەبێت بۆنەیەک بێ بۆنە نەبێ ئەم پیا و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو خەڵکو و بازار و شوێنە گشتەکانان بۆ ئەوەی کە داواکاری خاوڵاتیان جێبەجێ بکەن ینی پرسیارەکە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنی کەرکووکدانێت و ئەبێ پابندی ئەوەش بێ کە هەتا بتوانێت خزمەتی ئەو شارە بکات بێگومان من لە بیدایی قسەکانم باسی ئەوەم کردوتم بەڕێز مام جەلال خوالی خۆش بوو مام جەلال لە کەرکووک و کەرکووکیەکان ڕۆشت کە ئەڵێم کەرکووکیەکان دیارە سەرجەم نەتەوەکان ئەگرێتەوە بەڕێز مام جەلال لەو ماوەی کە سەرۆکی عێراق بوو بە بەردەوام هاتشۆی کەرکووکی دەکرد بە بەردەوام لە ساڵێکە ئەتوانم بڵێم دەجار زیاتر هاتوتە کەرکووک هاتە کەرکووک پێشەوەی نەتەوەی خۆمانی ببینایە عەرەب و تورکمانیە بینی کۆیان یەکردەوە گوێی لیانەگرت گوێی لە پێشنیار و داواکاری و ڕخنەکانیان یەگرت ئەمە لەبەرەوەی ئێمە وەکو کەرکووک ئێمە خاوەنی کەرکووکین و خۆشمان بە خاوەنی کەرکووک زانین لەو ڕێگایەوە کە بەڕێز مام جەلال ئەیانی بینی و پێداویستەکانی جێبەجێ کرد بۆ نمونە چەندین
داواکاری وەکو بەشیر و وەکو تازە و وەکو خواروی کەرکک بۆ برا تورکمانەکان و بۆ برا عەرەبەکانی جێبەجێ کرد. بۆیە ناوینە کەرکک چەپکە گوڵەکەیە. ئێمەش بە هەمان ڕێگا هەر ئەو چەپکە گوڵە ئێستا سەرۆک کاک پاڤڵ تەڵەبانی جێبەجێکات و شۆڕە بێتە خوارەوە بۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکک و سەلاحەدین کە کاک ئاسۆیە. بە هەمان شێوە ئێمە هەر ئەو ڕێگایە جێبەجێەکەین و ئەو بەرنامە و پرۆگرامی کە بەڕێز خوالی خۆشبوو مام جەلال بۆمانی جێشتووە هەر لەو ڕێگایەوە توانین خزمەتی شارەکەمان بکەین. دەست خۆش کاک بێت باشە بینە سەر بابەتێکی تری شەویشەوەی بزانین ئامادەکاریەکان هەمووکو کاندیدەکان هەمووکو حزب هەموو ئامادەکاریەکانتان تەواو کردووە لە شارەکەەوە ئامادەی بانگەشەیەکی پاک و بێگەرد و دروستن کە هەمیشە ئەوە لە یەکێتی و لە کاندیدەکانی یەکێتیش چاوەڕوانەکرێ. بێگومان ئێمە بۆ ماوەی 2 ڕۆژە هەڵمەتی هەڵبژاردن دەستی پێ کردووە و ئێمەش من وەکو کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەدا لە ناو شاری کەرکک کاندیدم بە پێی کارە یاسایەکان هەڵمەتی بانگەشەمان دەستی پێ کردووە و خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە بەرنمەیەکی تۆکمە و بە بەرنمەیەکی زۆر باش و داتایە باشیمان لە پێش دەستایە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بۆی ئامادە کردو بە پێی ئەو داتا و ئەو بەرنمەیە و سەرجەم تیمەکانمان لە سەرجەم بازنەکان ئامادەیە و هەڵمەتی بانگەشە لە ئەمڕۆوە ماڵ بەماڵ دەستی پێ کردووە بۆ ئەوەی وەک جارانی پێشوو ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانین ئەو پرۆسەی هەڵبژاردننی نوێنەرانی عێراق براوەی یەکەم بین و ئێمە بەبەردەوام لە ناو شاری کەرکک ئێمە زۆرینەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتشە هەر براوە یەکەم بووینە و هەر براوە یەکەمە بین. هەر چاوەڕێ ئەوە شکرێکە هەر بە براوەی بمێنەوە و هەر براوە بن. سپاس بۆ مؤەیەد غازی کاندیدی ژمارەدا لە بازنەی کەرکک بازنەی کەرکک لەسەر لیستێکێتی نیشتیمانی کوردستان کامبانێ ڕاستەوخۆ لە کەرکک و لەگەڵمان نبووی. زۆر سپاس بۆ ئامادەبوونێت.